حاجی ئەحمەدی حاجی مەلافەتاحی قوڵەڕاش کەسایەتی دیاری ناوچەی شارباژێڕ و باوکی دوو شەهیدی سەرکردەی ڕابوونی ئیسلامی لە تەمەنی 90 ساڵیدا کۆچی دوایی کرد. الله ئەکبەر. دیارە ئەمڕۆ باوکی شەید جەمال و شەید شادی کۆچی دوایی کرد. حاجی ئەحمەدی مەلافەتاحی قوڵەڕەشی کەسایەتی ناوچەی شارباژێڕ و کوردستان کە هەمیشە پاڵپشتی شۆڕشەکانی کورد بوو، پاڵپشتی ڕابوونی ئیسلامی بوو. سوپاس بۆ خوای گەورە کە کوڕەکانی و نەوەکانی لەسەر ڕێبازەکەیان بەردەوام بوون و توانیویانە خزمەت بکەن بە تەواوی کوردستان، کە ئەمەش شانازیەکی گەورەیە بۆ ئێمە کە ئێمە نەوەی ئەو پیاوەین و کوڕەکانی و نەوەکانی پشتیوان بەخوای گەورە لەسەر ڕێبازەکەی بەردەوامە بین کە هەمیشە پاڵپشتی شۆڕشەکانی کورد بوون لە هەموو ناوچەکانی کوردستان بە خوێن و بە ئارەق و بە ژیان و بە هەموو توانەکانیان خزمەتیان کردووە بە کوردستان. و ئێمە لێرەوە زۆر زۆر سوپاسی ئەو خەڵکاکەین کە مادوو بوون لەگەڵمانە، چ بۆی کە هاتوون بۆ پرسەکەی، چ لەگەڵمانە دەبن بۆ سەرقەبران. ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش بە گرنگیەوە لە ڕۆڵ و پاڵپشتی و پشتیوانی حاجی ئەحمەدی قوڵەڕەشی دەڕوانێت کە باوکی دوو شەهیدی سەرکردەی ڕابوونی ئیسلامی و لە دوای خۆشینەوەکانی ڕێ و ڕێبازی باوکیان گرتوتە بەر و لە نێو کاروانی ئیسلامی و ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی لە خزمەتکردنی دین و ژینی گەلی کورد بەردەوامن. ئێمە ئەمڕۆکو ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداریمان کرد لە مەراسیمی نوێژی جەنازە و هەروەها ناشتنی مام حاجی ئەحمەدی قوڵەڕەشی کە بەڕاستی کەسایەتێکی دیاری ناوچەی شارباژێڕە و باوکی دوو شەهیدی دیاری کۆمەڵی ئیسلامی کوردستانە. دڵگرانین بە وەفاتی بەڕێزیان، بمێ دەکەین خوای گەورە بە باشتی بەرینی شاد کە و سەبووری بنە ماڵە بەڕێزەکەیان با کە بەڕاستی جێدەستیان دیارە بە کاروانی ئیسلامی لە کوردستان و ئینشاءالله ئەولادەکانی کە الحەمدولله کەسایەتی دیارن ئەمڕۆ بتوانن جێگەی بەڕێزیان پڕ بکەنەوە و هەم لە خزمەتکردنی میلەتەکەمان لە ڕووی عەشایەری، لە ڕووی سوڵح و ئاشتەوایی، هەم لە ڕووی کاری ئیسلامیەوە بەردەوامی بەکار و خەباتی خۆیان بن و خۆی گەورە لێی خۆش بێت. حاجی ئەحمەدی قوڵەڕەشی باوکی هەرێکە لە مامۆستا جەمال شارباژێڕی و کاک شادیە کە دوو فەرماندەی شەهیدی ڕابوونی ئیسلامین، کاتێکیش لە سەرەتای تەمەنی لاوێتیانەوە بڕیار ئەدەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ستامەکانی ڕژێمی بەعاز ڕوو لە چیاکان بکەن و لە نێو کاروانی ڕابوونی ئیسلامی بەرگری لە خاک و خەڵکی کوردستان بکەن. حاجی ئەحمەدی قوڵەڕەشی باوکیان پاڵپشت و پشتیوانیان دەکات و زیاتر هاندەریان دەبێت تا لە کاروانی پڕشکۆی جیهاد بەشداری بکەن. هەروەها بە درێژایی تەمەنی پشتیوانی لە شۆڕشەکانی کورد و پێشمەرگە و ڕابوونی ئیسلامی کردووە و ڕۆڵی دیار و بەرچاوی لەو بوارەدا هەبووە. سەرنجام بەرەبەیانی 8 ئایار و لە سێیەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ یەکجاری چاوەکانی لێک ناو گەڕایەوە بە ڕەحمەتی پەروەردگار و کۆچی دوایی کرد. لە مەراسیمێکی شایستەدا تەرمەکەی گەڕێنرایەوە قوڵەڕەش و بە ئامادەبوونی سەدان کەس لە کەسایەتی و ئەندام و کادر و بەرپرسانی باڵای کۆمەڵی ئیسلامی و هاوڵاتی و کەسایەتەکانی ناوچەی شارباژێڕ لە گۆڕستانی قوڵەڕەشی بە خاک سپێردرا. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.